بۆ نووسینەوەی ڕەشنووسی یاسای لێبوردنی نیشتیمانی دامەزراوەی گەنجانی عێراق و بەشێک لە ئەندامانی پەرلەمانی عێراق و نوێنەرانی ئەنجومەنی دادوەری و ئەنجومەنی شورا و وەزارەتی ئەوقافی هەرێمی کوردستان لە شاری سلێمانی کۆبوونەتەوە مەبەستیانە بە یاسا پێکەوە ژیان و لێبوردنی نیشتیمانی لە نێوان پێکهاتەکانی عێراقی دوای شەڕی داعش ڕێک بخەنەوە. بێتە مسۆدەیەکی قانون کە ڕەئی هەموو ئەو بەشداروانەی تیا بێت و پاشان ئاڕاستی ئەنجومەی نوێرانی عێراق بکرێ بە ئامانجی دەرکردن و بوون بە خاوەنی یاسایەک کە ڕێگری لە تونوتیژی بگرێت و بە پێچەوانەوە بێتە هۆکارێک بۆ بڵاوکردنەوەی ئاشتی و چارەسەرکردنی کێشە و ململانەکان بە شێوەیەکی مەدەنی و دوور لە هەموو جۆرە تونوتیژیە. بەهۆی شەڕە مەزهەبی و تایفیە بەردەوامەکانی نێوان پێکهاتەکانی عێراق پێکەوە ژیانی نیشتیمانی لە نێوان ئەو پێکهاتانەدا تێک چووە. ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش دەڵێت تەنها بە یاسا پێکەوە ژیان و لێبوردنی نیشتیمانی ناگەڕێتەوە بۆ پێکهاتەکانی عێراق. ئێمە وەکو پەرلەمانتاری عێراق کە ئەو ڕەشنووسەمان خوێن بینیمان قسووری تەشریعی زۆرە بۆیە ئێمە ئەمڕۆ کار دەکەین لەسەر چاکردنی ئەو بەندانە کە لەناو ئەم ڕەشنووسە بۆ ئەوی بتوانین ئێمە بیبێنە پەرلەمانی عێراق بۆ لیژنەی یاسای و لیژنەی مافی مرۆڤ نەکو تەنها ئاشتی نیشتیمانی بەڵکو ئاشتی لە هەموو بوارەکانە لەو ناوچانەکە لە ژێر دەستی داعش بوون نامانەوەیە توندوتیژی بێت نامانەوەی فەوزایکی کومەڵەتی بێت بەڵکو دەمانەوە بە یاسا هەموو کێشەکان چارەسەر بکرێت. دامەزراوەی گەنجانی عێراق لە ماوەی ڕابردوودا لە 19 پارێزگاکەی عێراقدا گفتوگۆ و ڕاوێژیان لەگەڵ گەنجان و پێکهاتەکانی عێراقدا کردووە. ئێستاش دەیانەوێت ڕەشنووسی یاسای لێبوردنی نیشتیمانی ببەنە ئەنجومەنی نوێنەرانەوە تا ببێتە یاسایەکی بەرکار بۆ گێڕانەوەی لێبوردنی نیشتیمانی لە نێوان پێکهاتە جیاوازەکاندا. ئەحسان ساویر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.